خوا صلى الله عليه وسلم أمانك لك اشتتون يا جانكر وها باكو خاوين هاتوا لمرشدي حقي وقت زماني خوما حتى أقاتوا بحضرتي رسول. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. أمشوا كيادي معجزي قوري بيغمري خوال دواي قرآن كإسراء ومعراجة سورتك لنا وراسي قرآنك وناوي الإسراء والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى. قوري معجزي إسراء ومعراج كلم شوية كلا كردستانا ويعني يادي كراوته البتابد لشاي سليمانية وإمج أمشوا لم قركيها ولا مزقوتي حاجة حمي حاجة فتولاي دارتاش الحمد لله بوشي وجوانا كدو شماي خلق الحمد لله مصوان بروجوب إفطارا كدوتو سفروناني أكو لسر محبتي إخوة خوشي بسيبي أغمان صلى الله عليه وسلم كإن شاء الله وميدواني إخوة قراء لما قبولك ولقناي هم لا يكمان خوش بيدو بك بفاتحيكي خير أم سوا معراج بو هم مسلمان بتايبتي بو مسجد الأقصى بو غزة كوميدواني إخوة تعالى رحمة هم مسلمان كاتو دعاي هم لا يكمان جيرا كاتو رحمة بيبكات آمين إن شاء الله. حالي حياته في غمران واسطة لبين خلق وخوايا ئەم شەوەیەکێکە لە شەوە پیرۆزەکان کە یادکردنەوەی شەوی ئیسرا و میعراج شەوڕەوی حەزەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشی ئەداتەوە بە دڵی ئیماندار ئەو حکمت و پەندیاریانەی کە لە ئەم معجیزە گەورە دەرەکەوێت کۆمەڵە دەرسی تایە بۆ ئێمەی ئیماندار کۆمەڵێک حکمەتی تایە و تایبەتمەندێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرەخا هەندێکیشی خەڵاتە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەلایەکەوە شەوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دوای معجیزەی قورئانی پیرۆز گەورەترین معجیزەیە شەوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم قدرەت و دەسەڵاتی خوامان بۆ دەرەخا بۆ هەموو جیلێک بۆ هەموو کاتێک بەنسبەت ئێمەی ئیماندارەوە بە شێوازێک و بەنسبەت حەزەتی پێغەمبەریشەوە صلی الله عليه وسلم بە شێوازێکی تر بەنسبەت پێغەمبەری خواوە عليه الصلاة والسلام دیارە شەوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسلیە و دڵنەوایی بوو بۆ ئەو ناڕەحەتیانەی یەک لە دوای یەک کە دووچاری هات وەکو ئیستیجابە نەبوونی ئەهلی تائیف وەکو وەفاتی مامی حەزەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو طالیب وەکو وەفاتی حەزەتی خەدیجە ئەمە بەشێکی بوو بەڵام بەشە گرنگەکەی ئەوەیە کە وەک ئەوەی خوا جەل جەلاله بفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی خۆشەویست ئەگەر تۆ خود ببيكس وبيدس أزاني وكل دعاء فرمي اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي بلام خوا جل جلاله جوابي آته وفرمته زور صلاة داري تشيت أويخ بوت أكين أويك تو حسابك بوبكي كفر صلاتك هبي وأنا أول حسابي خوا حسابي بونا أكري لكاتك باس مقارنة أكري همو كون لبرامبر بيستي خوا همو الزويكي أما بقدر دەنکسەرە دەرکە دەرزیەک نابێ بەرامبەر بە فراوانی کەون ئەبێ دوژمنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە دەسەڵاتی خوا چیان پێ بکرێ تەقویەکی دڵی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم بۆ ئەوی بتوانێ مواجهەی هەموو ئیمبراتۆریەتەکانی سەرزەوی ئەو سەردەمە بکاوەکو فرسەکان و ڕوومەکان و باقی قوات و هێزەکانی تر کە هەبوو بێزەنتینەکانیش کە لە ساحەکا بوون هێز و دەسەڵاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک ئەبا کە خوا لە پشتێتی ئەزانێ لەوانە گەورەترە بەنسبەت ئومەتی ئیسلامیشەوە بە هەمان شێوەیە بۆی ئەم معجیزە بەردەوام بێت تەئسیرات و کاریگەریەکەی بەردەوام بێ ئێستا ئێمە کە لە مسلمان یعنی ضعیفێک بەخۆیەوە ئەبینێ بەرامبەر بە جوولەکە بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە ئەمریکا ئەو زلهێزانەی دنیا کاتێک ئەم معجیزە بەیاد دەکەیتەوە دیسان دڵ ئاواشتا ئەبێت بە گەورەی ذاتی خوا جەل جەلالەوە کە هەر کاتێک بێوێ أو معجزانة وكوالله التاريخ يعيد نفسه أو معجزانة دوبات أبيتوا باهي زكي كمو زور حساب ونكراويش برنگاری جوولەکە و ئەمریکا و هەموو زلهێزەکان بێتەوە وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم بەتەنیا بوو بەڵام نەسرەتیشی بەنسیب بوو
ئێمەش ئەگەر 100 کەس بین ئەگەر 1000 کەس بین بەرامبەر هەموو کوفری جیهان بوەسین شتێکی طبیعیە کە خوا بێوێ نەسرەت ئەنێرێ ئەمە دوو دەرزی سەرەکی بوو دەرزێکی تریان بەنسبەت پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم میعراج بوو بەرزبوونەوە بوو بەنسبەت ئومەتی ئەویشەوە میعراج المؤمن الصلاة بەرزبوونەوەی ئێمە بەهۆی نوێژەکەمانەوەیە کە ئەیکەین ئەم نوێژە خەڵاتێکی گەورەیە بەخشیشێکی خواییە کە هەموو عیبادەتەکانی تر ئەرکانەکانی ئیسلام هەمووی لەسەر زەویە واجب کراوە جێبەجێ ئەکرێ تەنها نوێژ نەبێت لە ئاسمانە واجب کرا بۆی گرنگی زیاتری پێبین ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ئەم نوێژە ئەگەر لەسەر زەویە واجب کرایە ئەبوو ئێمە 50 نوێژمان کردایە ئەو وەسیلەیە نەئەبوو کە حەزەتی موسا پێی فەرمێ ئەی خۆشەویست تۆ بڕۆخوا تەقدیری تۆی لایە و ڕێزی تۆی لایە و داوای لێ بکە بۆت کە مەکاتەوە ئەوەمان ڕەنگە بەنسیب نەبووایە ئەو 50 نەئەبوو بە 5 نوێژ یەکێک لە خەڵاتەکانی خەڵاتێکە خوا جەل جەلاله بەخشی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بڵێ تایبەتمەندی ئەو بوو وەکو چۆن تایبەتمەندی حەزرەتی موسا قسەکردن بوو جیاواز لە پێغەمبەرانی تر بەڵام تایبەتمەندی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەوی میعراجە بینین بوو ڕؤیەت بوو هەندێک کەس بەلایەوە شتێکی سەیرە بڵێ چۆن خوا ئەبینرێ بڵێ هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قیامەتا خوا ئەبینن بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو تاکە کەسێک لە دنیا ئەو ئیستیعدادی کە تایە دروست کرا بەوەی کە دڵی دەرهێنرا و لەت کرا و شەق کرا و بە ئاوی زەمزەم شۆرایەوە پڕ کرا لە عیلم و حکمت و ئیمان بەمە ئیستیعدادی وەرگرت کە بتوانێت بە حوزوری خوا بگا بۆیە فەرمێ مەحوی کەلیم ئەرینی کە فەرموو هەر جەوابی لەنتەرانی بوو مشرف بوو محەممەد بێ تەلەب بەو مەرتەبە و شانە ئەو داواشی کرد پێ نەبەخشرا بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم داواشی نەکرد و خوا پێیدا کەواتە ئەمەش ئەو بەخششە تایبەتەیە کە خوا جەل جەلاله لەم شەوە پیرۆزە خەڵاتی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم بۆی مژدەیەک بێ بۆ ئومەتەکەی ئەوانەی کە شوێنی پێغەمبەری خوا کەون عەلەیه الصلاة والسلام لە قیامەتە هەمویان ئەوەیان بەنسیب ئەبێ کە بە حوزوری خوا بگەن کە ئەمە نعمەتێکی ناوازەیە للذين أحسنوا الحسنى وزيادة ئەوانەی چاکە ئەکەن بە بەهەشت پاداشیان ئەدرێتەوە زیادەکەیش زانایانی تەفسیرە فەرموون بینینی ذاتی خوایە جەل جەلاله کە هیچ نیعمەتێک پێی ناگا ئەو دەرسانەی کە لە ئەم معجیزە وەرئەگیرێت دەرسی زۆرن یەکێکی تر لەو دەرسانە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەو ڕەویەکەیە ئەفەرمێ چاوم کەوت بە موسا نوێژی ئەکرد لە قەبرەکەیە کەواتە پێغەمبەرانی خوا نامرن ئەم مردنەی کە ئێمە حسابی بۆ بکەن وەکو کەسێکی ئەتیادی کە تۆ بچوی فاتحاکی بە سرا بخوێنی وا بزانی هەر لاشەکەیە بۆ پێغەمبەرانی خوا وانییە الأنبياء أحياء في قبورهم يصلون دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە بەیت المقدسەوە لەوێ نوێژ ئەکات ئیمامەتەکە بۆ هەموو پێغەمبەرانی خوا هەم دەڵاڵەتەکە لەسەرەوەی کە پێغەمبەری ئێمە سەید و سەرداری هەموو پێغەمبەرانە هەم دەلیلیشە لەسەرەوەی ئەوان زیندوو بوون خۆ بۆ ڕۆحەکەی نەکردوون بۆ جسم و لاشەیان نوێژی بۆ کردوون کاتێکیش کە ئەچێ بۆ ئاسمانەکان لە هەر ئاسمانەکە یەکێکیان دوان لە پێغەمبەرانی خوا ئەبینێ کەواتە ئەمە ئەوە ئەگەیەنێ پێغەمبەرانی خوا عەلەیهیم الصلاة والسلام زیندوون لەوە زیاتر نامانوێ ئەڵبەتە بەرنامەکە زیاتریشتی تایە ئێوە هەر مامۆسایەک و هەر جانیبێک طبعا ئەگەر باسی کەین دەیان حکمت و پەنیاری و دەرسی گرنگی عەقیدەی تایە بۆ موسڵمان لە هەموو سەردەمێکە پێویستمان بەوە ئەبێ یادی شەوڕەوی حەزەتی پێغەمبەر بکەینەوە عەلەیهی الصلاة والسلام ئومەتیانەوە دێن تەوەسولیان پێ ئەکرێ بۆ لای خوای پەروەردگار چۆن لە حاڵی حەیاتە بۆ ئێرە بەرن